خەڵکە کوردەوار وەختتان و خێر و میدوارم لە هەرکوێ هەن ساق و سەلامەت بن. ئێمە هەروواکە لە دوای ڕووداوەکانە 8 تەمووزۆ لەسەر هەر فەرازێکیا وەستاین و قسەکانە خۆمانمان کرد، هەر بۆ خاتری ئەوەی دروستی و ڕاستی قسەکانە خۆمان دەرخێن. ئەم شەو قسە تازەکانە ئاغایە لاهورە شێخ چێنگی لێ ئەدەین و باسی لەسەرەکەین. بەڵام پێشتر لەوەی کە من ئەم قسانە لێ بدەم بە لاهور و بە ئەمسال لاهور و بە مەلا بەختیار و بە بنەماڵی تاڵەبانی و بارزانی بێژم، من بارهای بار لە دیبەیتەکانە وتگمە ئۆسای داستانەکە ئەزانێ ئێمە خەریکین چی ئەەکەین. ئەزانم بۆ دەوڵەتە ئێرانی محاولەیە ناکا، زات ناکا نزیکە ئاخێزە کوردەوارە سەربەخۆ بێتەوە و چۆن بیرەکاتەوە سەبارەت بە کەسایەتێکی وەکو من چۆن تەحلیلیەکە. بزانە من وەختێ گەرەک مومەتنە ئاخێزدا بنێم ئاغای لاهورە شێخ چێنگی، تەواو و بربەستەکانە ڕێگەی خۆمم چاو پێکەوت، تەواو کەرەستەکانە بەردەسە خۆمم دی، بزانم من چیم وا پێ چیم پێ ئەکرێت و بزانم لەگەڵ کێیا تەرەفم، بزانم ئەوەی دەسی بۆ ئەوەم تا چە میزان دەسەڵاتی هەز و دەسەڵاتەکەی وا لەکوێە. ئەوەی ئەمڕۆ خەریکە دەوڵەتە ئێرانی ئەبا بەڕێوە وەختێ ڕوبەڕووی تەهدیدەکان ئەوێت و تەهدیدەکان جددی ئەوێتەوە بۆی تەحلیلیانەکە و دەستەبەندیان ئەکا. تحلیل دەوڵەتە ئێرانی ئیشێ ئاوا بێت بەرامبەر بە ئێمە کە دانسقەیەکی سیاسی لە ناوە قەوم و ئتنیکە کووردا دەرکەوتگە، گەرەکیسی بنەما و بنیادە ئێمە هەڵتەکێنێ. ئەمە ئینسانێکە خۆی لە قەوارەی ئەم دنیا گەورەترە وێنێ وەلێ دەسەڵاتە مادی کەمە، بۆیە هەر مەیدانێکی دەستکەوێت ئەو مەیدانە پان و بەرینە ئەگرێتە دەسی و ئیکاتە مەیدانە نەماویشە مەتنەخۆی. بۆیە دەوڵەتە ئێرانی بە شدت گەرێکە مەیدان لە دەسە من دەربێرێ، یعنی مەیدانم پێ نەدات. بۆ لەبەر ئەوەی من دەوڵەتە ئێرانیم خستگەسە بازنەیەک و هەر جۆرێ دەسم بۆ بوا دۆڕیاگە. دەوڵەتە ئێرانی وا حساوی کردگە پەیمانە حەیدەری یەک نەفەرە، بیگرین ئەیواتۆ، نەیگرین ئەیواتۆ، بیکوژین ئەیواتۆ، نەیکوژین ئەیواتۆ، گرفتار بووگن. ئەزانی بۆ لاهورە شێخ چێنگی، ئەزانی من چۆن زۆرە خۆم نیشانە دەوڵەتە ئێرانی ئەدەم. من مردمێکی وە پەراوێز خریاگە بێزوانە لاڵ کە ناویان نیابوو قەوم و کوردم زواندار کردگە، بەرمدا گەسە گیانیان. من بمرم و بمێنێم ئەو مەتنەوە من هاوردگمە و ئەو ڕەوایەتە کوردیە من هاوردگمە بەربوو گەسە گیانە دەوڵەتە ئێرانی، حتا بمێنێم فشارەکە زیاترەکەم لەسەریان. لاهورە شێخ چێنگی ڕۆژە ئەوەڵ تەحلیلتم کرد، هوشدارم پێدا وا لەبیردا. بەڵام ئێوە لە حەلیمە کوردستانە لە پڕێکا بووگن و کوڕێ و ئەزانەوە سەر سەفتە دولار دانیشتگن بووگن و عەدەدی فکریشەکەن 4 نەفەر واوە دەور و بەرتانە مشە خوەرتانە دوودانە ئەسڵحەتان بەسکەس و قەیدەستان و دەسەڵاتتان هەست و قودرەتتان هەست. کاک لاهور، ئەمە پەندی پێشینیانی کوردیە، ژێ کەرە فرەماندی بارە ئەسڵحی پێو بوو گورگ خواردی. بزانە فەقەت کاربەدەستێکی باڵای دەوڵەتە ئەمنیەتە دەوڵەتە ئێرانی ئەزانێ من چیەکەم، هێنری کەسنجەر ئەزانێ من چیەکەم.
با مثالێکە بۆ لێ بەم لاور شێخ جەنگی. حاکمیەت لە ناوە دڵە ترسەکانە مردمە، حەسادەت و بخڵ و ڕەزاڵەت مردمە، ڕۆ ئەچێتە ناوە مردم وە خەڵک لە یەکتری ئەترازێنیت، لە تەماعیان، لە درۆیان، لە ڕۆحیەی جنایەت کاربوونیان، لە بێ ئەخلاقیان یان خاتە گیانی یەکتری. لاورە شێخ جەنگی، منە مردم، منە خەڵک، لە بێسەفەتیتان، لە بەرچاوتەنگیتان، لە ڕکەبەرایەتی یەکتریتان ئەتان خەمە گیانی یەکتری. باوەڕکە وەلێ ئێوە تەسەورێکتان لە نابوودی نییە، بە تایبەتی ئەوانەی تازە دەسیان بە شتێگەیگە، وەنە کوێرە سپێ ئەمشت کەوتک جا کوێر نییە کوێرە و ئەزانێتە سپێ کەوت کەسە ناوی مشتی شتێ مهمێکە بەری نادا. ئێوە لێتان قۆمیاگە وەلێ حەتانێتە بەرە چاوتان لە ڕوو ناچن. جا با من فەرمایشاتت جنابت تحلیل کەم. بزانە یە هەلێک کەوتە ڕێ ئێوە لە حەلیمە کوردستانە قودرەتتان گرت بە پشتە تانکەکانە ئابرامزە ئەمریکاوە، لەسەر دۆلارە نەفتیەکانە عێراق دانیشتن کەوتنە دزیکردن و تانزانی پیاگن و تانزانی ڕۆڵان. ڕۆڵە ئێمەین، وا زریکەمان لە عالم و ئادەم هەڵساندگە، وا تەئسیرمان لەسەر دنیا دانیاگە، وا مەوجە خێنە ڕێ، وا پەیڕەوان دروست ئەکەین، وا بنیانە دەوڵەتە ئێرانی لە بین ئەوەین. من ڕۆژە ئەوەڵ تۆم تحلیل نەکرد لاو لە شێخ جەنگی، باعیسە ئەم 5 دقیقەتە تحلیل کەم. ئەزانی ئێوە کێن؟ ئێوە ئەوەنە وا هەرچی شتە بە فشە فش و بە درۆ درۆ و بە خۆزلکردنە بۆش و بەتاڵ ئەوەنە بەرۆ. تحلیل ئەم قسانی ئێوە مهمە تا خەڵک بزانێتە کە چ بەبرێکی کارتۆنیا ڕوبەڕوون. و ئێوە کێن؟ تۆ ئمڕۆ پەیامەداگە سەدەر، گویا تۆ ئیستا کەوتکیستە بەرە حەجمەوە دەستیان لێت کردگەسەوە. بزانە ئێمە لە دەورانە پارادایم شیفتە جمهوریە ئیسلامیان نەوەگین لە ساڵەکانی 1970 وەختی ئایەتوڵڵا خومەینی خەریک بوو ڕکابەرەکانە خۆی حەزبە کرد، حەزبە تودەی حەزبە کرد، مجاهدینی خەڵقی حەزبە کرد، دانە دانەی ئەوانەی وان لە بیکیان و خومەینی وت حەزبیەکردن. وەلێ دەورانە جانشینیە خامنەئیمان وانە بیرە، دەورانە کوشتنە ئەحمەی خومەینیمان وانە بیرە، دەورانە کوشتنە هاشمیە ڕەفسنجانیمان وانە بیرە. ئێمە بازیە سیاسی خاسەزانین، جایسە با دەست پێ بکەین. تۆ ئیستا ئاغای لاهورە شێخ جەنگی وایتە شەرایەتە شەڕا پەلاماریان داگی ئیستا هاتکی هەڕەشە ئەکەی، با بزانین چۆن دەست پێیەکەی. من پێتم وتم ئەوانەی وانە دەور و بەرتا مشە خوەرە دۆلار بازن، یەکیان پیاگنیەن، ئەها بزانە چ چرت و پرتێکیان بۆت نووساگە، تڕۆیان کردگی لەم پەیامە. ئەوانەی ئەم پەیامیان بۆ تۆ نووساگە، ئەمە نووسینە خۆت نییە، ئەوەی بۆتی نووسیگە دوای ئەم دیبەیتی منە بیگرە 10 شەقیتی هەڵدە ئەپیاگی. گوێ بگرە. خوای گەورە و میهرەبان جەماوەری بە شەریفی کورد، بە ناوی خوای گەورە و میهرەبان تۆ وایتە ناوە شەڕا یا بسم ڕەب جەبارین کامیان. تۆ ڕەهبەریەت ئەزانی، تۆ شەرایەت جەنگی و ئینقلابی ئەتوانی بخولقێنی، تۆ ئەتوانی بەسەر قەیرانە ئاوا هەڵسی. ئیستا ڕۆڵەیەکی گەرەک و نە بە ناوی خوای گەورە و میهرەبان قسەی کردایە،
بە بسم ڕەب جەبارین قسەی کردایە وانییە ئاغای لاهور تا بمان زانیایە شتێکی وا لە پشتە ئەم خوا هەر ڕەحمان و ڕەحیم نییە ها جەباریشە. شاری ڕانیەی کوانووی ڕاپەڕین، شاری هەڵمەت و قوربانی بەهێزی سەربازی تەنراو، کەس و کاری سەربەرزی شەیدان. نەوەکانی پێش ئێمە یەکێتی نیشتیمانی کوردستانیان بۆ ئەوە دامەزراند کە سیستەمی سیاسی لە سەرگەلی کورد لە کوردستاندا نەمێنێت، کەچی ئێستا ئیرادەی خەڵکی کوردستان لە ڕەهەندی سیاسی و ئابووریەوە لە پێناو ئەجندای ئیقلیمی ئەوەندە زەلیل کراوە زۆرینەی ڕەهای خەڵکی کوردستان خۆزگە بۆ سەردەمی دیکتاتۆرەکانی پێشوو دەخوازن. خۆ بابی گەڕێنین دواوە بزانین ئەم فەرمایشاتەی کە تۆ کردە یعنی چی. ئاغای لاهور شێخ جەنگی بابی گەڕێنین دواوە. شاری ڕانیەی کوانووی ڕاپەڕین، شاری هەڵمەت و قوربانی بەهێزی سەربازی تەنراو، کەس و کاری سەربەرزی شەیدان. دوێکە خۆ پیشاندەرانە شارە ڕانیە یعنی خوێنکارانە زانکۆ هاتوونە دەرو دوێکە ڕانیە بەهێزە سەربازی نەتەندریاو. تۆ مەسەلەن خەتابە سیاسی ئەدەی ئیستە خەریکی خەتاب بە خەڵک ڕانیە کە ئەم اتفاقی تیاکەوتگە قسە ئەەکەی لەبەرەوەی ئەحساساتیان بجوڵێنی وەلێ چوون ئەم کارە نیتورە و حەلیمی کوردستانە هەرچی شتە فشەس نەمایشە تەعاترە هیچی ڕاست نییە و ڕەحبەرێکی واقعی تەکی مردمەکەی خۆیان قسە ناکە هەرچی شتێ نەمایشە. ئیستە تۆ دوو ڕەفێقە کوژیاگن هاتکی ئێژی شارە ڕانیە بە سەرباز تەندریاگەسۆ شارە ڕانیە و سەرباز نەتەندریاگەسۆ ئەمیدەکەی ڕەفیقە جناب و محاسرەیان کرد گرتیان کوشتیان. ئەمە واقعیەتەکەس نەبوایە لەمە ورودە کردایە. خەڵکە ڕانیە ئیستە محاسرەی سەربازی نەوگە خەڵکە ڕانیە ئەوە 30 ساڵە ئێوە تەپتان داگەسە ملە سەری لە ماڵی ڕائەماڵن لە وجودی ڕائەماڵن لە کەرامەتی ڕائەماڵن خەریکن لێ ڕائەماڵن. باشە ئاغاگیان پس خەڵکە ڕانیە بەم وتارە جنابتە تەکان ناخوا ئەوەی بۆچی نووساگە فرە ئەحمەقوگە بە تایبەتی لە حەلیمی کوردستانێک کە ئێوە بە دولار فاسدتان کردگە هیچ مەبدەئێکی تیا نەماگە هیچ مەبدەئێ. نەوەکانی پێش ئێمە یەکێتی نیشتیمانی کوردستانیان بۆ ئەوە دامەزراند کە سیستەمی سیاسی لە سەرگەلی کورد لە کوردستاندا نەوەکانی پێش ئێمە یەکێتی نیشتمانیان بۆیە دامەزران کە ستەمە سیاسی بەسەر گەری کوردۆ نەمێنێ. ئەمە ئەزانی یانی چی لاهور شێخ جەنگی؟ نەوەکانی پێش ئێوە و ئێوە مشتی دروزنە خەڵک خەڵەتێنەرن. ئێوە وتتان ئێمە بۆ کوردستان شەڕمان کردگە و درۆتان کرد. ئێوە دروست کریان بەعس سووری و دەوڵەتە ئێرانی و بەعس عێراقی دروستانیان کرد. دروست کریان کە مردمە کورد نابودکەن. بۆچی ئەم کارتانە کرد؟ خۆت ئێژی بووچی؟ بوو لابردنە ستەمە سیاسی لەسەر کورد. لابردنە ستەمە سیاسی لەسەر کورد یعنی چی؟ دێخۆ پێم وابوو بۆ ڕاماڵینە داگیرکە لەسەر سەرزەمینە کوردەوار بوو. وابوو نیشتمانە کوێ بوونەوە؟ یەکێتی نیشتمانە عێراق بوون یا یەکێتی نیشتمانە کوردستان بوو. ئیسە تۆ سادقانە ئێعتراف کرد کە ئەمە بۆ لابردنە ستەمە سیاسی بوو. ستەمە سیاسیش یعنی چی؟ یعنی ئەمەی کە نیان ئەهێشت نەوشیروان مستەفا و جەلال تاڵەبانی و هەرچی چەتە و کورد کوژ و جنایەتکارە پۆستی سیاسیان لە عێراقا بوێت. ستەمە سیاسی کورد ئەمەوە جەلال تاڵەبانی پۆستی وزارەتی نەبوو لە دەستگاهە سەدام حوسێنە. دروسە ئاغاگیان؟ دروسە؟ تۆ قسەکانت دروسە ها لەگرا سادقانە قسە کرد. نەمێنێت کەچی ئێستا ئیرادەی خەڵکی کوردستان لە ڕەهەندی سیاسی و ئابووریەوە لە پێناو ئەجندای ئیقلیمی ئەوەندە زەلیل کراوە
زۆرینەی ڕەهای خەڵکی کوردستان خۆزگە بۆ سەردەمی دیکتاتۆرەکانی پێشوو دەخوازن. ئەجندای خەڵکی کورد ئەوەندە زەعیف کردیاگە لەلایەن دەوڵەتانی ئیقلیمی وە خۆزگە بۆ دیکتاتۆرەکەی پێشوو ئەخوازن. ئەرێ وڵا دێتر تۆ ئێژی ئێمە مبارزەمان کرد بۆ لابردنە ستەمە سیاسیش یعنی ئەوەی کە چواردانە دەمە قۆپان لە پێ بەناو و کورد وەکو مام جەلال و نەوشیروان و ئەوانە بڕۆن دەسەڵات بگرن گرتتان. دەسەڵاتەکەتان کە گرت لە دزون لە چەتەون لە ناوگەڵپیس ون لە داردەسە خەڵکی بوون لە سپای قوتس بوون. ئەفکۆرس خەڵکەکە قەرات بە جاشایەتیە مستەقیمەن خۆی جاشێتیە بەغاکە بوو جاشەتۆوی بوو نۆکەرەتۆوی دێخۆ تۆ یەک چمکە بە کوردایەتی ئیزافە نەکرد. ئەو وەنەتە بۆ نیشتمان باس نەکرد. کەرکووکت دروست کرد، ئەنفالە دروست کرد لەبەرەوەی خەڵکی ئێمە دەستەمۆکەی مەعسکەر نشینیکەی خەڵکی ئێمە فێرکەی وابەستە بوێ بە دەوڵەتە عێراقی و بە نەوتە دەوڵەتی عێراقی. تۆ وات پێ کرد و ئێوە واتان پێ کرد. وان نەبوو ئیستە سەروبەندی ئەوەسە سادق بین لەگەڵ یەکتریا. تۆ کاکە لاهور شێخ جەنگی نازانم چۆن تێیان گەیاندی. بە کوردی ئێژێ کەس قمار لەسەر ئەسپ دۆڕاو ناکا. دیسانەوە تکراریەکەمە بوت. کەس قمار لەسەر ئەسپ دۆڕاو ناکا. لاهورە شێخ جەنگی من یەکەم دیبیت بە تۆم و تۆ ئەسپ دۆڕاوی وەلێ من قمارم لەسەر کرد. لەسەرت قمارم کرد. وتم نەچووە کە بچێت لەوانەیە پیاگوی فشارە بوو بێت کە ڕستەکانی بەردەسە بێری ئێمەیش قیامە خەڵک ئەخەینە پاڵی وەتی تۆیش ئەبی بە سەربازە خەڵک تا غوسڵە تەعمید بدری تا بشۆریتەوە لە گوناح و خیانەت. ئەو جار وەکو پیاوێکی بە ئیحترامە مردمە کوردیش وەکو ئینسانێک کە توانی ئاوڕ بداتۆ ناو دەبن. وا بڕیار بوو مانەفێستی سۆشیال دیموکراتی و عەدالەتی کۆمەڵایەتی پەیڕەوکەین لە کوردستان کەچی لە بڕی ئەو مانەفێستە بەرنامەی تیرۆر و تیرۆرکردنی خەڵکی کوردستان بۆتە ئەجندای ئەم یەکێتیە نوێیەی کە لەلای ئەمە لەکەیوە ئەم یەکێتیە نوێ بەرنامەی تێرۆر و تێرۆرکردن لەم یەکێتی نوێ دەسی پێکردگە. یعنی لە ناوە حەلیمە کوردستانە پیاماقوڵتان وا پێ نەکرد زاتینەوە قسە بکە. یعنی لەو خەڵکی مەجید و قارەمانە کوردەوارە داگیرکریاگە لە لای عێراق ئێوە بە پارە و پول و فیشەک و سجن و ئەشکەنجە و تووقاندن و تەلەڤزیۆن بە ئافرەتە سیلیکۆنی ئێوە ئیرادەتان لەو خەڵکە نەکوشت. ئێوە بە تەهدید و بە عێرعاب خەڵکتان نەخزاندە کونجە ماڵەکان. ئێوە خەڵکتان نەترساند. ئێوە سیاسەتتان نەکردە شوێنێ وا پیای محتەرەم پیای بەڕێز خۆی لێ دوورگرت لە ئابڕووی ترسیا لە خێزانی ترسیا لە ژن و کەنیشکی ترسیا. ئێوە واتان نەکرد ئیستا یەکێتی نوێ خەریکەم کارەکە. نارە سیاسەکانمانەوە تەحەکومی پێوە دەکرێت. ڕۆژانە کادیرە هەر پێشکەوتووی سەربازی و سیاسەکانی خۆی دەستگیر و تیرۆ دەکات. باشە پێم ناڵێن لەکوێی مێژووی حیزبایەتیدا لە سەرتاسەری ئەم جیهانەدا ڕووی داوە کە حیزبێکی سۆشیال دیموکرات بە پیلان و پیلانجێڕی لە پێناوی ئەجندای ئیقلیمی و حیزبێکی تردا. وەڵا لە هەموو خەباتی حیزبایەتیە حەزبی یەکتری مەوجود بووگە. لە هەموو خەباتی حیزبایەتیە لە هەموو جێگەیەکی جیهانە حەزبی یەکتری مەوجود بووگە. جا لە بڕێ جێگا حەزبی یەکتری بە کوشتن و بە سام دەرخواردکردن و بە فیشەک لێدان و بە گرتن و بە تەسفیەکردنە لە هەنێ جێگەیش بەلابردن و نوکە قەڵەمە و هەست ئەستاندنەوەی پارە. و هەرچیشتە لە هەرچی جێگەی دنیا ناوی حیزبایەتی ئەم شتانە هەست. لە ناو یەکێتیەکەی جنابیش تا بوو. نمونەی مەلا بەختیارە پاڵە دەستان گرتان 16 نەفەر لە ئەندامانە کۆنەی یەکێتی ئاڵای شۆڕشیتان وە تەور سەر بڕی. ئێتە خۆمە حەی و حازر لە بەردەستانە بوو لە ناوە خودی یەکێتی نیشتمانیا بوو.
کادری خۆی تیرۆر بکات کە سێ برای شەهیدی سەربەرزی یەکێتی بن وێڕای ئەوەی بنەماڵەکەشیان خاوەنی دەیان شەهیدی سێ برای سەربەرزی یەکێتی بن. یەکێتی چییە؟ یەکێتی چییە؟ سێبراکەی تری بۆ کوژیاگەن ئەم کاوراوا کوژیاگە. بۆچی کوژیاگەن؟ بۆ وەدەستهێنانی مافە سیاسی دەیوەدەستیان هاوردی تر. ئیستیشە لە ڕقەبەرایەت لە ڕقەبەرایەتیە دەسەڵاتە کوشتیان. دەسەڵاتەی تر حافزە شیرازی ئێژێ کڵاو سوڵتانی کە بیمە جان دەروک دەرجەست کڵاوی دڵکەش هەست ئەمما بەتەرکەسەن نمی ئەرزێت. واتە کڵاو سوڵتانی کە ترسە گیانی واتیا کڵاوێکی دڵکەشە بەڵام بە تەرکە سەر نائەرزێت. سەر لە دەستبەی ناژیت. یعنی کەوتیتە ناو بازی سیاسی لەوانەیە سەریشە لە دەستبەی. خۆ بۆ ئەم مردمە نەکوژیاگە لە خۆشەویستی ئەم خاکە خۆ نەکوژیاگە. دام بە خۆداگرتنی ئێمە لە ڕابردوودا فشارهێنانمان بۆ هەواڵە سیاسی و سەربازیەکان لە ناو یەکێتیدا بۆ ئەوەی هیچ جۆرە پەرچەکردارێکی سەربازی نەکەن لە پێناو پاراستنی یەکێتی و هەیبەتی شەهیدەکان و قیادەی سیاسی و حیزبی یەکێتیەکەماندا بووە. لە پێناو ئەوەدا بووە کە سلێمانی و ڕانیا شار و شارۆچکەکانی تری کوردستان نەبن بە مەیدانی تەراتێنی سەربازی و ئەمنی. بۆ کێش بۆنیارەکانی ئەم جوگرافیایە. بەڵام ئەمە بەو مانایە نایەت کە ئەمدان بە خۆداگرتنە تا سەر درێژە پێ بدەین و قبوڵی بکەین کە ڕۆژانە بەبەر چاومانەوە هەواڵانی یەکێتی وەحشیانە تیرۆر بکرێن. ئێمە تا ئێستاش ئێوەمان بە براو هەواڵی خۆمان زانی بوو. بەڵام بەداخەوە دیارە ئێمە هەڵە بووین. بۆیە دەمەوێت دڵنیا بن ئێمە توانای ئەومان هەیە دەرگای دۆزەخ بەسەر نایارەکانماندا بکەینەوە و لە ناو ئاگرەکەیدا هەموو سیناریۆیەکان و کودەتاچیەکان هەڵبڕکێنین و بە تووڕێی جەماوەری یەکێتی و جەماوەری کوردستان بە شەرعێتی کۆنگرە و بە شەرعێتی جەماوەری ئەم فەرمایشاتەی کە کرد کاک لاهوور من نایەڵم تۆ بخوێن. ڕۆژە ئەوەڵیش پێتەمۆت نایەڵم ئەم پاروەی کە تۆبی لە گەرویان بڕواتە خوارەوە. بەڵام لاورە شێخ جەنگی قسەکانە تۆ لێ ئەدەم لەبەرەوەی پێت بێژم لە ڕۆژە 8 تەمووزە و بەم دووە من نەویم لە گوێی تۆ نەسیحەتم کرد. تۆ هەر پێت کردە پێڵاوەکەی خۆت مشتێ فاسد لە دەور تاون وەت ئەزانی تۆ ئەیزانی دیگەران نایزانن. خاس گوێ بدە تا حاڵیکەم تا بفەهمیم قسانەی تۆ ئەیکەی بنی بۆشە حیجی دیانیە. ئیستا با من سناریۆکەت بۆ باسکەم لاهورە شێخ جەنگی. تەلەڤیزیۆنە ڕوودا و خەبەرێک بڵاو ئەکاتۆ ئێژێ جەماعەتی ڕوویگن جەماعەتی هێزە ئەمنیە دەستگاهە حکوومەتە حەلیم ڕوویگن کارمەندێک دەست بەسەرکەن. یعنی ئەو ئەمیدەی ئەو عەقیدەی کە ڕەفێقە تۆس. خۆ نەو ئەداڕشتنە خەبەرەکە چی بوو؟ خەبەرەکە ئەمەسە دەستگاهێکی ڕەسمی حکوومەتی هەرێم قەرارە بڕوا کەسێک بگرێت. من کارم بەمە نییە ئەمە ڕاستە ئەمە درۆست ئەمە پڕۆپاگانداس. خەبەرەکە وا داڕژیاگە کابرا مقاومەی کردگە خۆی نەداگە بەدەسەوە. هیچ خۆی نەداگە بەدەسەوە تەقەی کردگە پۆلیسێکی ئەوانی کوشتگە. ئەوانیش دەستیان لێ کردگە سۆ کوشتگیانە تا ئەگرا تۆ دۆڕیاگی. کاورایش وا کوژیاگە بە ملهوڕی تەلەفۆن بۆ خانەوادەکەی کە نێژن بڕۆ جنازەکەی بگرە لە پزیشکی داد. خودیت بە ملهوڕی وتیان نەیشیان شاردە وتیان خۆمان کوشتگمانە. ئیستە سوال ئەمەسە لە حەلیمی کوردستانە وا چت عەشایریە وا خەڵک عەشیرەیشی هەست وا ئێژن تۆیش نیروی نظامی هەست چۆن پاڤڵ و دار و دەسەی پاڤڵ و مەلا بەختیار سعدی ئەحمەد پیرە و بە تایبەتی مەلا بەختیار جورئەت ئەکا بەم ئاشکاریە با لەم سێ نەفەرە بیان کوژێ و بە ملهوڕیش ئیعلامی بکا لە تەلەڤیزیۆن. بۆ دەرئەنجامی چییە لاهورە شێخ جەنگی؟ ئەمە قسە وە سوئالە مهمە کەس دەرەنجامی غەڵەتەکانە تۆس. ئیستا حاڵیکەم لاهورە شێخ جەنگی.
با من ئەمەتە بۆ تەحلیل کەم تا تۆ بزانی وایتە چ فەزایەکە. تۆش لە سەرەتا لەم پەیامتە خەریکی ئیدعا ئەکەی ئێژی ئەمانە ڕەوەندە کودەتان. ئیسە تۆ زاهرەن بگویتۆ بەنی سەدر حتا بووە ساڵی مرد ئەم دووسێ مانگ پێش هەر ئەو کودەتاچیان خۆی بە ڕئیس جمهورە ئێران ئەزانی بیتە ڕەحبەریش ئەگەر حمایەتی نەکردایانە بەنی سەدر یەک دەنگی نەیە هاوردەوەڵی ئینقلاب. خومەینی حمایەتی لێ نەکردایە نەیوتایە کە دەنگی پێبەن یەک دەنگی نەیە هاورد. تۆ ئەگەر برازای مام جەلال نەوایەتە بە حەیاتە بۆ و بەدەسەڵاتەوە نەیەکرد ئیستر لەم ئوروپا وەکو ئێمەش تۆ خەریک بووی ئەم کارانەت ئەکرد وا ئێمەیکەین. درسە لاوڕە شێخ جەنگی، تۆ ئێژی ئەمانە چووگەن و ئەم کاورایانە کوشتگە دەی لێو دوا ئیدعاکەی من تێمە سەر قسەکانە خوات باجارێ لەگرا تیکە بە یەکۆ بڕۆینە بەرەوە. لاورە شێخ جەنگی، تۆ ئیستە ئێژی لەسەر شەرعیەتە ئەنجومەن و لەسەر شەرعیەتە حیزبی و لەسەر شەرعیەتە جەماوەر. ئەووەڵەن لاورە شێخ جەنگی، حیزب ئەو کەسەی ساحێویسی کە ئەی بابڕیوە و دەسەڵات ئەو کەسەسە کە مەشروعیەتی پێئەدەن لەلایەن دەسەڵاتە گەورەتر و یعنی دەسەڵاتە مەرکەزی. ئەمە یەک. دوو، ئەگەر تۆ مەشروعیەتە حیزبیت بوایە و تۆ بۆ مەشروعیەتە حیزبی خۆت احترام قائل وایتە و ئەم دەسەڵاتە بە دروست بزانیایە ئەو ڕۆژە ئەووەڵە 8 تەمووزە وا کلکیان بۆ درێژ کرد کلکە ئەکرد بە چاوە پاڤڵا وا پێتموت. هەر ئەو لەحزە وتی هاتن گەمارۆت بەن و پەلاماریاندای و تۆ ژەڵەژیای و لە پڕک چوویت و ترسیایی، هەر ئەو ڕۆژە مەشیایە تۆ بدایە لە میلە ئەسڵحە و بتزانیایە ئەمە دوژمنایەتیە و بتزانیایە دوو پادشا لە یەک سەرزەمینا جێگایان ناویتەوە و بتزانیایە یا تۆ ئێشێ پاڤڵ لەبین بووە یا پاڤڵ ئێشێ تۆ لەبین بووە. و من بە تۆ موت فیلمە تۆ سووتیا تۆ چوویتە جێگەی متتەهەم و ئیتتەهامەوە تۆ ئیستە تاوانبار کریاگی لە دەسەڵات خریای دەسەڵاتەکە دا دەس و کەوتیتە خانەی ئیتتەهام و فڵک دەرەنایرێ تۆ چوویتە لاکە دفاع و تۆ لە هێرشبەری و هاتیتە دەرەوە پێتم نەوێت کەوتیتە فشە فشکردن بە ئەحمەقەکانە دەوروبەر و یەکێتی ساقەکەمە و یەکێتیم ئەوێت و بنە ماڵی شەهیدان و یەکێتی نیشتمانی و بڵە ماڵی شەهیدان و دەی تۆ ئەگەر یەکێتی نیشتمانی بووایە تا یەکێتی نیشتمانی یەک دەحفە دەنگی بە تۆدا بوو تۆی کردبوو بە سەرۆک دەنگی یەکۆمیش بوویت دەستیان بۆت ئەورد ئەددا لە میلە ئەسڵحە بۆیان نەتدا بۆ لەبەرەوەی ڕەهبەرایەتیت نەکردگە لەبەرەوەی ئەم دەسەڵاتە خۆت دروست نەکردگە بۆیە بەڕاحەتی لە پڕک چووی ترسیای چووتە دواوە. ئەمە نوکتەی ئەووەڵ. نوکتەی دووەم، وە کوردی ئێژن ئەمە چییە ئەینێم پێتۆ لێت ناوێتۆ ئەمە ناو ناوەڵۆکە. من ئیجازەم نەدا یەک نەفەر جورئەت بکات بەرامبەر بە ئێمە جورئەتی بوێت قسە بکات. بزان ئیستە لەم دیبەیتەی من خەریکم قسە ئەەکەم ئیدەیە مشەخوەرە بێئەدەب لە حەلیمە کوردستانە خەریکن جمێن ئەدەن یارانە ئێمە دایان گرکەسە سەریان یارانە ئێمە لە هەرێمە کوردستانە ئەوەی وا جمێن ئەدا پیاگە ئادرسی با تا بڕۆنە سەری وەکو سەگ بیتۆ بێنن وەلێ گوێ بگرە من متابعی لایڤەکانە ئێوەم کردگە پارتی جمێن ئەداوە یەکێتی جمێن ئەداوە پارتی یەک نەفەر جواب ئەوێکی ناتۆ بۆ چون یەکێ جمێنیدا یەکێکی تر جواوی باتۆ ئەوێت و بازنێ شەڕی دوان بە یەکۆ ئەو پیاگەی تیان نییە شەڕی دوانی بکە وەلێ یارانە ئێمە هەڵیانە دەڕن هەڵیت بوو مەجالم نەداگە کەس ناوەڵۆک بەکار بوات و مەجالیش نادەم. وەلە تۆ ناتوانی تۆ دۆڕیایی هەیکەلە سیاسیتیان کوشت پێتم وت یەک ڕێگەت ماگە تێت خۆت ئەدەی لە بەرەی مەردم ئیمکانیاتی کەوا لە دەستائینیتە ئەختیارە مەردم
ئەو جار ئێمەش هێزە مەردم هەڵسێنین تا بنەمای فاسدە گشتیان هەڵتەکێنین و تۆ وایتە ئەمنیەتە و تۆ پارێزریاگی و تۆ احترامە ئەگرن تۆ گوێت نەدا پێتوا بوو بە حیزببازی ئەیوەی تۆ هاتیتە سەرە هەڵبژاردن دووبارە پێتم وت هاتیتە سەر مەلا ژەهراوی وتم سناریۆی مەلا ژەهراوی گەڕانەوە بۆ دەسەڵاتە و ئەمە سناریۆی مەلای ژەهراوی بوو ئەوە بۆ خاتری ئەوە نییە تۆ بگرن وتم هەڵبژاردنە ژەهر لاهورە شێخ جەنگی بۆ ئەوە بوو ژەهر خەوفێک دروست ئەکا بۆ گەنیەکی واپێ کە زاتی نییە قسە بکە ئەیکەن و ناوت دەمی تۆ ئیستە کاورایەکی دزی زەمین فرۆشی خاک فرۆشی وا وەختە خۆی مەلا بەختیار پێتی وت هەرزەکار پێتی وت دیاردەی 16 ئۆکتۆبر پێتیان وت خاک فرۆش دەمە داخست قسە نەکرد برا ئەحمەقەکەت ئاراسە شێخ جەنگی بە ئفتخار و ئەیوت من نۆکەرە قاسمە سولەیمانیم ئێوە فکرتان نەکرد ئەمانە ڕۆژێ ئەوێت و کێشە بۆتان تۆ فکر نەئەکرد ئەو پیاگەویتە بیتە ناوت دەمیان بێژی 16 ئۆکتۆبر خۆتان خۆلقانتان ئێوە بوون نە من ئەوە نەوی هایتە ئەمانە ما بەسەر تۆ ئەمانە گشتی ما بەسەر تۆ تۆ ڕۆژی یەکەم نەتدا لە میلە ئەسڵحە لە دەسەڵات خستیتیان ئیستە داگیانە لە ڕەفیقەکان و کوشتیکتیان تۆ هەنووز کزۆڵی وێسیاگی فشاکەی لە پشتە پەیامۆ پێم وابوو تۆ دەسە کرد و 16 کوشت تۆ کەی باوەڕ ئەەکەی ئەمە شەڕە کەی فکرەکەی واقعەن ئەمە شەڕە وەختێ فیشەکەکە ها گزمەی کرد وەلای لوتۆ ئەو وەختە ئەفەهمی ئاخ بۆ نەم کرد ئاخ بۆ نەم تەقاند دە ئێوە هەر ئەزانن دۆس و دوژمن کێس هەر ئەزانن کەی شەڕە ئەها عەقیدەکە توانە شەڕی نەبوو دوو پاسەبان کوشتیان نەیانتوانی نیم سەعات شەڕکەن ئەها ئەسڵحەکانە قەوتان هەر فشەس هەر ملتان ئەلەکی زلکرگە و ورکتان ئەلەکی زلکرگە فکرەکەن دەوانچێ بوەسنۆقەی خۆتان فرە موهیمن دانێ ڕۆڵە لێتان هەڵسێ گشتان فوەدا دوو حیمایە و عەقیدێ مشتێ پۆلیس کوشتگنی دەیتخواوانە بەشەرن جەماعەتە حەلیم ئەگەر پیاگن ئادرستان دانێن تا یارانە ئێمە بێن وەکو خیگە فوتان بن وەکو عەمیدەکەتان پێ بکەن باوەڕەکەیەوە گشتان پاڵەوانە سۆشیال میدیان ڕۆڵە هەر کەسێ لەو لاوە هەڵسا تەپیدا سەرتان تۆپانتانی باوەڕەکە ئێمە مەچەکە قارەمانانەمان لە ئێوە نەدی قاوکەمە حەشتە شعبی گشتان کاتە کون کاورای خوێڕی 16 ئۆکتۆبر گشتان وەکو مەفعول خۆتان شاردۆ ئیسە دەمتان کردگە سۆ لە سۆشیال میدیا حقانیەتی سیاسی ئاگر لەسەر پشتی ئەو خوێن ڕێژانە بکەینەوە کە لە بەرنامەدا ڕێژەرانی شەهیدکردنی هەواڵ مراد و هاوڕێکانی بوون لە ئێستاشدا داوا لە کەس و کار و بنەماڵەی شەهیدەکان دەکەم دان بە خۆیان دابگرد و هیچ پەرچەکردارێک نەنوێنن تاو کاتەی دڵنیا دەبنەوە کە لێکۆڵینەوە ناکرێت و ئەنجامدەرانی ئەم کارە دەستگیر ناکرێن و یاسا لەم کەیسەدا پشتگوێ لاورە شێخ جەنگی تۆ لەکوێ سیاست فێر بووکی کێ فێرتی کردگە تۆ ئەسڵەن ئەزانی لە دنیای سیاسەتا تەوازونی هێزە کە قسە ئەکا تەوازونی هێز پێداچوونەوە نەبێت و یاسا نەبێت یاسات دەسەڵاتی ئیجرایی گەرەکە ئیستا قازیە لە سلێمانی حکم با تۆ ئەو حکمە بەچی ئیجراەکەی بێژگە بە هێزە پۆلیسە پاڤڵ بە کێ ئیجرایەکەی تۆ ماتەڵی یاسا شەرعیەتە پێبا یا خەڵک شەرعیەتە پێبا یا شەرعیەت لە دەسەڵاتە خۆت بگری کاورا داگیانە لە کوڕەکەی کوشتگیانە خەنجەرە ڕۆژە تەنگانەس ڕۆژی تەنگانە لەمە زیاتر هەستدان چۆن بە خۆیان بگرێ کاورا یاسا تاوانە کێ بسێنێتۆ
تۆ ئەگەر دەسەڵاتە بێ ماتەڵی یاسا ئەویت دەی یاسایە تۆ نیتە پشتیا و تۆ هێزەنێ لە پشتیا وە چ دەردێگە خوا خۆت ئەخەڵەتێنی یادیگەران لاورە شێخ جەنگی حایتە پەیامەکە حیچێکی تیان نییە دەسەڵاتە نییە ئەر دەسەڵاتە بوایە ئەر من بوایەمە دوو لە ڕۆڵەکانە ئێمەیان بکوشتایە 50 ئەمە تۆپان تا کەسی جورئەت نەکات دەست بووە بۆ ڕەفیقەکانمان تۆ ئیستە خەریکی ڕەهبەریەت ئەەکەی 3 نەفەر لە تەرەفدارانە تۆ کوژیاگن تۆ خەریکی موسامەحە ئەەکەی تۆ خەریکی لەگەڵ یانە مامەڵە ئەەکەی تۆ ئیستەیژی ئەوان بیانووی شەڕیان گەرەکە و بە شەڕ ئەم کوژن بیانوو نادەمە دەستیان دێ ئەوان بیانویان لە تۆ تەنگەوە کردگەسەوە هەر ڕۆژی ئەوەڵ پێتم وت تۆ ئەشی ئەم شەڕە بکەی یا دووچکە بنیتە ناوپات دەرچی بڕۆی بۆ ئوروپا یا ئێشی ئەم شەڕە بکەی کەی ئەم شەڕە ئەەکەی یا هەڵسە بیکە یا مردانە دەسی بووە یا ئەمریت یا دەرچوە بڕۆ پەیکارە خۆت ئەخەڵەتێنی یا مردم چۆن کاورا ئیستە جنازەی کوڕەکەی لە ناوە خیابانە داگیانەلی دان بە خۆیان بگرێت مەر تۆ نەدوت دۆزەخ ئەخولقێنی دەبی خولقێنە بەدەوەک هاوسەرۆکی شەرعی و دەنجی یەکەمی کۆنگرا ئامۆژگاری هێزە ئەمنی و سەربازیەکان دەکەم ئیستە وەبیرت هاتۆ هاوسەرۆکە شەرعی و دەنگی یەکەمە کۆنگرەی ئیستە چەندێکی پێچووگە لە 8 تەمووزۆ تا ئیستا ئاغەیە لاهور ئەی بۆ زاتە نەبوو ڕۆژە ئەوەڵ پەلامارتیاندا وا بێژیت مەگەر هەرە وەختە پێتم نەوت وتم مێڵە ئیتتهام و لێبەن مەچۆرە خانەی ئیتتهامەوە قبوڵی مەکە ئەم ئیتتهامە قبوڵ مەکە وا لە بیر تا سوخەنڕانیت ئەکرد قسەکانە ماگە من نایاڵم خوێن لە لوتە کەس بێتە خوارۆ ئیستەیەژی دۆزەخ ئەخولقێنین ئیستە وا لێشت کوژیاگە مەقامت لێ سنریاوە بووی بە موئامرەکەر بووی بە ژەهر دەرخواردکەر بووی بە فاسد خاک فرۆش داگیانە لە ڕەفیقەکانیشت کوشتگیانە ئیستە هەڵەگەڕێیتۆ تازە ئێژی یاسا ئیستە ئێژی یاسا ئاغای لاهورە شێخ جەنگی کێ خەریکە تۆ نەسیحەت ئەکا کێ ئەوا سیاست ئەکەن وا تڕۆن وا نۆکەرە دنیان بەمە ئێژن سیاست خۆیان بە دوور بگرن لەم جۆرە تاوانانە چونکە هەر کەسێک تاوانی کوشت و تیرۆرکردنی خەڵکی لە ئەستۆ بگرێت لە هەر پلە و پۆستێکی حزبی و حکومی دابێت ئەوانەی وا کوشتگیانە خەڵکی نیەن کاورا خانەوادە شەهیدە یەکێتیە ئەقیدە یەکێتی بووگە پاسەوانی بووگن خەڵکی نییە خەڵکی ئەوانەنەوا لە شەقامەکانە سلێمانی و سەیسایق و هەڵەبجا تێڵاتڕێنیان ئەکەن هێزەکانە ئەمنیەت و ئاسایشەتۆ هەر ئەوانەی وا وەکو سەگەل دوێکە کەوتنەگیانی یەکتری لە یەکتریان تۆپان گوێت وا پێ لاهور ئەمە کوڕە خەڵکی نییە کوڕە خەڵکی ئەوانە نەوا تێڵەکانیان نەخوارد لە خیابانە 2 ڕۆژ پێش و 3 ڕۆژ پێش کوڕە خەڵکی ئەوانە نەوا لە نیشتمان و لە سەرزەمین و لە ماڵە خۆیان حەچێکیان بۆ نەماگەسەوە ئەوانە نەوا ئەقلیان نەماگە ئەقلیان لێ سندریاگە سەر ئەخوانە خوار و بەلا شاو بەلا فاو سەرەکەنە بەروبەرە و ئوروپاتێن کوڕە خەڵکی ئەوانە نەلاهورە شێخ جەنگی تەرۆر و ئێرعاب ئەوەسەوا لە کەفە خیابانە کردان بەسەرە خەڵکیە وا ئەمڕۆ خەڵک نازانێ چی بکە وا گەوج و گێجوگە هۆ کوڕە خەڵکی نییە ئەوە سەگە لە یەکێتی نیشتمانین کەوتگنە گیانی یەکتری لەسەر بەشە تەجاوز و تەعەدا لەسەر بەشە دزی هۆ کوڕە خەڵکی نییە مەیکەرە کوڕە خەڵکی
لە جبهەی خەڵکی و لە بەرەی خەڵکیان نەوگە. بە تایبەت لە تیرۆرکردنەوە تێوەگلا بێت ئەوە باجەکەی لە ڕووی قانونیەوە زۆر قورس دەبێت و سزاکەی مەرجی باجەکەی لە ڕێی کام قانون و قورسە بێ ئەم قانونە تێ هەڵدریاگەی تۆ کێ جێبەجێ ئەکا کامە هێز جێبەجێ ئەکا ئەو هێزەی وا تۆ ئیستە نێسە فەرمان دەرکەی بچی ئەوان بگری لە ڕووداوا بێژی ڕوین دەست بەسەری کەین مقاومەی کرد کوشتمان دێ ئادەی تۆیش وا بکە ئادەی تۆیش ئیستە دوو وەفد بەهەنێرە ئەو یاسا و قانونەوە ئەیژیتی 4 نەفەر دەست بەسەرکەی ئەوان مقاومەکەن توش بیان کوژە بە ڕوودا و NRT بێژە ڕوین بیان کوژین مقاومەیان کرد دەست بەسەریان کەین مقاومەیان کرد کوشتنمان تۆ بۆ وا ناکەی خۆڵەکەیتە چاوە خوات ئەخەڵەتێنی بابە ئەم مردمە بۆ گەوجەکەن ئێوە نێنە قەوارەی ڕەهبەرایەتی ئێوە مشتێ چەتە و دزە ئستخدامین لەم سەرزەمینە وا ئەقڵە ئەم مردمتانە زایع کردگە مردمە ئەقلی نییە ڕاستەقینی عەدالەت دەبێت ڕێگە بە خۆتان مەدەن بەکار بهێنرێن و پلانی گڵاوی نایارانی یەکێتی وڵاتانی ئیقلیمیتان پەجێبەجێ بکرێت ئەم دۆخە دەگەڕێنەوە بۆ جێگەی خۆی و ڕووداوەکان بە زەبری شەرعیەتی سیاسی و پاڵپشت بە زەبری هێزە سەربازی و ئەمنیەکانی ناو یەکێتی و چۆن ئەیگەڕێنی تۆ پاڵپشت بە هێزە ئەمنیەکانی ناو یەکێتی دێ ئادەی بیگەڕێنەوە ئادەی دەی تۆ لە 8 تەمووز و ئەیگەڕێنی تۆ نەوەگەڕاندەوە دائنیشی لەگەڵ سەرۆک عەشیرەت و دائنیشی لەگەڵ هەرچی تێ هەڵدریاگە و لە ژێرە و پێت وایە وا حەلەکرێ وا حەل ناکرێ لاهور ئەمە شەڕەوە تۆ ئێشێ دەرکەن و هەیکەلە سیاسیتیان کوشتگە تۆ یەک ڕێگەت بۆ ئەماوە دەرەتانێ بکەی تۆ پیوەیە بنی بەم خەڵکۆ ئەم خەڵکە ڕزگاری بێت و خۆتیش ڕزگارت بێت و ئەوانەی وایان پێت کرد بەدەستە خەڵک و سزا بدرێن ئەمە تەنیا ڕێگەی بوو بۆیە نەسیحەتمان کردی لە ڕۆژە ئەووەڵەوە پیلانەی پۆڵایینی خەڵکی کوردستان پیلانی ئینقلابچیەکان و سیناریۆی ژەرخواردنەکان تێک دەشکێنرێت و یەکێتی و هەواڵەکانی و کەسوکاری سەربەر ئیرادەی ئینقلابی خەڵکی کوردستان کێز ئارام ئەحمەد ئەرێ وا هەر تێگیری ئەڕۆیتە سوراغە ئارام ئەحمەد لایڤێکە بۆ بکات و قەوچە قەوچ دا تەحلیلی کەەوە من خەریکم پێتێژم تۆ حەیچەوە دەسەوە نەماگە خیرەتیشێ نەماگە مشتێ فاسد وانە دەوروبەر تۆ هەرچیەکە بۆ دائەنێن تۆ تیا قوڵتێ جورئەتە نییە مەچەکە بەیتە سەر کارتە مردم بازیکەی ئیمکاناتە بخەیتە بەردەسە مردم ئەو مردمەی وا ماتەڵە بیانوویە بگرێتە دەستیوە تا تەک بە تەکەوانە بتۆپێنێت لە سای سەرە حکوومەتە ئێوەوە خەڵکە حەلیم و کوردستان بەشێکی وەکو شتێ تووشی نەخۆشی ڕووخەڵاوچت بووگە لەگرا ئەگرا وەکو توانت ئشتبا گرتگیانە گشتیان مشکڵیان هەست دڕیاگن تەرەفدارانە ئێوە و حکوومەتە حەلیم شەیدانی حیزبە ڕەسەنەکەی خۆیان لە پاشکۆیەتی و لە زەلیلی و پرۆکسیبوونی وڵاتانی ئیقلیمی و پاشکۆی حیزبی عالی بوو حیزبە ڕەسەنەکەی خۆیان ڕەسەن یعنی چی؟ ڕەسەن بە چ پێوەرێ؟ بە پێوەرە کوردایەتی بە پێوەرە سۆسیالیستی بە پێوەرە دموکراسی ڕەسەن یعنی چی؟ هەروە لە خۆتۆ ئیدێتە قەی یەکتری وەلی یەک قسە دروست و پرۆکسی ئەزانی یعنی چی؟ یعنی نیابەتی پرۆکسی ئەزانی یعنی چی؟ یعنی سپاهە قودس بوون سپاهە قودس 50 کەسە هێزە زەمینی و دەریایی و ئاسمانی نییە ئەی سپاهە قودس کێز کە تائبە ئەحلە حەقە پەکە کەس یەکێتیە ئێوەن سپای قودس ئێوەن ڕۆژە ئەوەڵ پێتانمانوت ئێوە هێزە پرۆکسین هێزە پرۆکسی دەوڵەتە ئێرانن ئێستا خۆتیش دانە پێدانیا یەکێتی هێزە پرۆکسیە
دەی بوو جورئەتن نەبوو بێتە خیابان بێژی کاکە ئەمە سپای قودسە هێزە پڕۆکسیە وەرن با ڕای ماڵین لە بینی بووین دەی تۆ چۆن ئەم گشتە یەکێتی عەزیزەکەمان و یەکێتی ڕەسەنەکانە ئەکرد ئاغای لاهور مەگە پێتم نەوت لێ تێپەڕە قایدی وەهمی و مەرجەعی وەهمی ڕزگار دەکەن بەڵێنیش بە ڕوحی شەهیدە قارەمانەکان مرادکانی کورد چۆن قاعدی وەهمیە کێ قاعدی وەهمیە پاڤڵ قاعدی وەهمیە یا مەلا بەختیار مەلا بەختیار لە هەشتاکان و لە دامەزراندنی یەکێتی وا لە ناوە یەکێتیە بە قەوڵە خۆی کۆنترین سیاسی ناو یەکێتیە هەرچی دام و دەستگای تەبلیغاتی یەکێتیشەوە لە دەسە مەلا بەختیار پاڤڵیش کوڕ جەلال لە تاڵەبانیە یەکێک لە بنیاتنەرانی یەکێتی نیشتمانی و ڕەهبەری یەکێتی نیشتمانی مەگەر ئەمە مستەراوەکەی باوکی نییە یەکێتی بە ئرس پێگەیگە مەگەر وەکو تۆ لەو کۆنگرە دەنگی نەهاوردگە دەیخۆ ئێوە بە شان و شەوکەت و لیاقەت و تێگەیشتووی و ڕەهبەریەت و کیاست و سیاست بەگران نەگەیگن بە نسبەتی خوێنی گەیگن وانە دەنا ئێستا بەشیان لە ئەوروپا پیتزا فرۆشیەک چوزانم سوپەرمارکتێکی جگەرە فرۆشیە کارواشێ شتێکتان بۆ خۆتان بوایە لەوە زیاتر بوون شەهیدانی هاوڕێی خۆشداوەیسی و هاوکار نازم و ئەمانە چۆن شەهیدن چۆن شەهیدن ئەمە چۆنە هەرکە ئەتۆپێنێ ئەوێتۆ شەهید پارتی یەکێتی ئەتۆپێنێ شەهیدە ئەوێتۆ شەهیدە ملەتە کوردیش یەکێتی پارتی ئەتۆپێنێ شەهیدە ئەوێتۆ شەهیدە ملەتە کوردیش یەکێتی ئەتۆپێنێ ئەوێتۆ شەهیدە ملەتە کوردیش تۆ بێ ئەمە حەلکە شەهیدە کێن بۆ شەهیدن عامل زرار دەدەین کە دەستی ئەو بەکرێ جیراوانەی کە بوونە مای شەیدکردنیان ئەی خینە بەرزەبری مەقەستی قانون و دادگایشی عادیلانەوە مەقەستی قانون و دادگای عادلانە هێزی گەرەکە تێ هەڵدریاک ئەمن چەند دەحفە ئەمەوە تۆ بێژم قانون هێزی گەرەکە شەقی گەرەکە ئەنا تاسو حەق قسە بکە مەقەستە کام قانون ئەیدێنێ دەسە مەقەسە قانون کورە کاورا لە دەسەڵات خستیتی گەمارۆتیدا 2000 ئیتهامی خستە پاڵت و سەبر و تەحملیش ئەکات ئێژێ قەرارە حکوومەتیم بۆ دەرکردگە بڕۆم دەست بەسەر بکەم ڕووداری کردگە کوشتەکمە چی ئەەکەی ئادەی دەی تۆیش دوودانە قەرار دەرکە بڕۆ چوار لەوان بکوژە تا بزانم هێزە قانونە هەست قانون بزانە ئاغای لاهورە شێخجەنگی وەختی تۆ خۆت دروست نەکردگە خۆت نەوگی تۆ ڕەهبەر یەک جار دام گرتە سەرە پاڤڵێتر دەرنەکەوت وا لە بیر تا پاڤڵ جلە ئەسکەری ئەکردە بەر و خۆی فشۆ ئەکردەوە لەو سەرەتا دیبەی تێکم لەسەری کرد ئیتر خۆی دەرنەخست ئیتر عەکسی لە خۆی نەگرت وا لە بیر تا تێچەقی پیان وت دانیشە ڕۆڵە مەجوڵێ مەلا بەختیار گوێی کێشاوتی ڕۆڵە مەجوڵێ ڕازەکە مەجوڵێ وەلێ تۆ کەسێک نییە نەسیحەتەکە مشتێ فاسد وانە دەوروبەر تۆ لەمانەی وا لە ناو ئەم لایڤی منا خەریکن جمێنەدەن وا دۆلار و مەوقعیەتەکە بەستیگیانە بە تۆوە هەر ئەوەنەی عەقیدەکەی دوێکەن وا دوودانە پۆلیس پەلاماریانیدا کوشتنی عەقید تەکە چواردانە پاسەوانە وەکو مامر کوشتنیان نە نیم سەعات شەڕیان کرد نە سەنگەرێکیان گرت نە چوار خەشا و فیشەکیان تەقان ئەکاورای کاول تۆ نەزانی پیلانە بۆ گێڕیاگە تۆ نەزانی کاورا تێ پەلامارە ئەدا بوو کوژێ عەقیدە تەکە پاسەوانەکانی خۆی پاسەوانە پاسەوانیشی هەست
دەیتخواوە پاسەوانە خۆی پاسەوانی بوێت. فشە فشە ئەڵەکیکردن ئێوە تەواو سیاسەتان بە کارتونی و بە فشە فش گرتگە چون ئەرباب هاوردکتانی وەختە خۆی ئێران چەک و ئەسڵحەی پێتان ئەدا وەختە خۆی سەدام حسین تەیارتانی ئەکرد ئیسێشە بابە ئامریکا فوی تێتان کردگە حەچێکتان بە زەبرە چەک خۆتان بەدەست ناورگە خۆ. لەهەمان کاتدا دەبێت سەرکردایەتی و مەکتەبی سیاسی یەکێتی باشەوە بزانن کە لە ژێر تاقیکردنەوە و بەرپرسیارەتێکی قورس و مێژوویدان چونکە بە بەرچاوی ئەوانەوە بە پشتیوانی لایەنێکی لە ژێر تاقیکردنەوەیەکی قورس و مێژوویدان یعنی ئیسە تۆ تاقی ئەوی تۆ ئیمتحانە ئیلاهیە دەست بۆ ئەوەن خۆت کزۆ ئەەکەی تۆ کورە ئەوانەی واجمێن بۆ من ئەنووسن تەرەفدارە تۆن مشتی خوێڕی لە عەقیدەکەی دوێکە خوێڕیترن و ئێوە دەستان بۆ ئەوەن خۆتان جەمەکەنۆ ئیمتحانە ئیلاهیە بێسە دایاران دووسێدانە دەست بوون بۆ ئەمانەی واجمێنەدەن با خۆیان جەمۆکەنەوە ئیمتحانە ئیلاهیە. نەیار کە دەستگای حکومیشیان خستۆتە گەڕ بۆ پاڵپشتی و جێبەجێکردنی پیلانەکان و توانەوەی یەکێتی ئەم تاوانانە دژ بە هەواڵەکانیان ئەنجام دەدرێت و ئەوانیش بێدەنگن و هیچ هەڵوێستێکیان نییە. ئەها ئیستا تۆ خەریکی ئەکڕوزەی تۆ ئەم پایەمانە بۆ ئەوانەی ناو یەکێتی ئەهەنێری بێن بەهاناتۆ حەچە بەدەسەوە نەماگە دەیکەی ئەم دۆلارانە بۆ کەی ئەم ئیمکانیاتە و ئەم دزیانە کرتان بۆ کەی خەنجەرەکەی ڕۆژە تەنگانەس کورە ئینسان یەک دەفعە ئەژی ئاغەگیان یەک دەفعە. ئەوە من دەدی بەیتم کرد نەسیحەتت تۆم کرد تۆ هەر نەتفامی حتا نەنەون لە کلکە نافامی. ئێوە نییە دروستکریاگەن حتا ئەرباب وەحدەتان پێبا نەنەوێ لە کلکتان زاتان نییە لە خۆتان حرەکەتێکی پیاگانە بکەن چون پیاگ نییەن. بەناوی خوای گەورەکە بوونەمە توانەوەی یەکێتی ئەم تاوانانە دژ بە هەواڵەکانیان ئەنجام دەدرێت و ئەوانیش بێدەنگن و هیچ هەڵوێستێکیان نییە. ئەمەش بۆتە جێگەی پرسیاری جددی کادرانی یەکێتی و گەر بەو جۆرەش بمێنێتەوە دەکەونە بەر نەفرەتی کادران و جەماوەری یەکێتی چونکە لە مێژوودا حیزبەکە قۆناغی ئەمە کەی ئەکەونە بەر نەفرەتە یەکێتی کادرانی یەکێتی کەی دەی لیان تۆپیا دوێکە لیان تۆپیا ئیتر کەی ناوڵۆکیان لێتان داگە ئێوە بووگن بە ژەهر دەرخوارد کەرە لە نەوت دزیگە تا جەوت دزیک ئێوە بووگنۆ هەرزەکەر ئێوە بووگنۆ سرە کردە ئەمانە گشتی دەستەواژەی مەلابەختیارەها ئێوە بووگنۆ مافیا ئێوە بووگنۆ پیاگڕفێن ئێوە بووگنۆ ژەهر دەرخواردەر ئیستەیشە لە ناو شەقامەکانە ڕانیە و ئاشکارای عەڵام ئەتان کوژن پیاگ نیەن دەنگتان دەبێرن ئەوان نێرانە لە تەلەڤیزیۆنا ئێژن کوشتمان وا لە بڕۆن جنازەکەی لە پزیشکدادا وەربگرن. ئیتر کەی ئەم هەواڵە حیزانەی یەکێتی هەڵەسن ئادەی کەی شانووی نووسوو کەی هەڵەسێ والیۆم و پێیانداگە کەی ئەم ڕۆژە تەنگانە کەی ئەمانە هەڵەسن. حەسەن سلێمان لە لایڤ منە جمێنمەدە حەسەن سلێمانە بێ تەربیەت ئەگەر پیاگی بڕۆ پەلامارە یەکێ لەوانەی پاڤڵ بە وا سوحاتێن دەسە بۆ ئەنێن تو ئیشی دان بنێوە خۆتا ئیمتحانە ئیلاهیە بێسە بۆیان ئەنا وەکو عەقیدەکە ئەو تۆپێنن ها بەچکە ڕوودار گنە ڕوو وەکو کەر و قاتر فقط هەیکەلتان زل کردگە ئەوەنە عەقڵتان نییە حەیوان و ئەزانی پاروی زل ئەخۆیت و فاسۆلیا ئەخۆی بەشەری حەیوان
و ئەزانی دەوانچە ئەی لە لاقەوتا بە شەری کورە ڕۆڵە کەر ئەسڵحەی پێ بە گورگەی خوا خوێڕی دوێ کەسیان لێ تۆپانگن پیاگ نیەن لەسەریان بێنە قسە ئێوە پیاگن کورە بێ شەرەف یەکێ لە مافیا بکوژە 50 دێکوژێت مافیا حیف نییە بە ئێوە ێژن مافیا ئێوە وەفاتان بۆ یەکتری نییە ئەوەنە پیس و گەوادن بۆ ئێمە دەمتان درێژەکەن و با پخێکتان لێ نەکەم بڕۆنە پشتە ژنەکانتان خوێڕی حیزە کوڕە حیز ئەگە پیاگی بڕۆ حەق ڕەفێقەکە و بسێنەوا دوێ کە تۆپاندیان لە ناوڕانیە ئادەی بزانم ئەو پیاگە هەی وای بە خۆیەوە نەبینیوە جەماوەری سەربەرزی کوردستان و ڕۆحی شەهیدەکانیشمان دڵنیا دەکەینەوە کە وەکو کێوەکانی کوردستان ئێمە ڕادەوەستین و تەحەدا دەکەین هەر شاد و سەربەرز و سەرکەوتوو بن کاک لاهور چۆن ڕائەوەسی و تەحەدا ئەکەی بێ زەحمەت ئاوا کاک لاهور من دوژمنایەتیم تەکە توانیە و عەتابیش و قسەت تەکا ئەکەم بۆ خاتری ئەوەی کە وامە پێگەی مەردمە یەک نەفەریشم لەم خەڵکی کوردەوارە لێ زیاو نییە بە تۆیش مەجالمدا خۆت بگۆڕیت پێشم وت مەجال نادەم تۆ بەهاڕن هەرچی شتە بەسەر توا دای بنێن وەلێ ئەم ڕێگە گرتکتە سەبەر لە ڕێگەکەی پێشووترە فاسدترە لاهور حەڵیت بوو ئەمانەی وا ئەم قسانە بۆ تۆ ئەنووسن مشتێ بەچکە فاسدت لەم بێتەربێتانەی ناو لایڤەکەی منن بفامە دوو ڕۆڵەت نیە لە دەوروبەرە مشتت دۆلار خۆرە تەجاوزکەرە فاسدت درۆزن وانە دەوروبەرتا بفامە بێرە ناوە ئەو خیابانە یەخەی ئەو مەردمە بگرە وا تا بینە قاقا فەسادە ئێوە نابودی کردگە بێ ئیمکاناتە بخە بەردەسە ئەو مەردمە ئەو شەرعیەتە یەکێتیتە بێرە ناوە ئەو مەردمە قیام لە ناوە ئەو مەردمە هەڵسێنە ئەمانە گشتی فشەس حاڵیتە لە ڕۆژە ئەوەڵۆ ئێمە بە تۆمان وت تۆ یەک ڕێگات هەس یەک کارتت هەس ئەم خەڵکە ترسیاگە ناتوانێ خۆی تەکان بخوا بڕێ ئیمکاناتت هەست بیخە بەردەسە ئەم خەڵکە خۆتیش بڕۆ ئەو لابێژە ئەمانە فاسدن ئێشی قڵایان نابود کرێت تا خەڵک لە بینی بووە ئێمەش ڕەهبەریەتی ئەم کاراکەین هەر ئەم ڕێگەتە هەز ئەنابێ بڕۆ بۆ ئوروپا کاکە خۆتۆ شتێ لە دەست نادەی وتمان شاید ماوەیەک لەسەر کورسی ڕیاسەت دانیشتگی ئیستە تۆزی پیاوەتی دواتیا پێت بەرەخوا ئیستەیشن نەچووگە کە بچێت پەلامارتیان داگە سێیان لێت کوشتگە دەیان ئێشی لێ بکوژیت ئەگەر ڕەهبەری یەکەمە یەکێتیت ئیستە ئێشێ تۆ هێزیان لێ گەمارۆ بدەیت تاوانیان بسێنیت بفەهم ئەمە بفەهمە شەرعیەت لە خۆی و پەیا ناوێ شەرعیەت هێزی وا لە پشتا دەنگت دلێری وا لە پشتا بڕۆ پەنجیان بکوژە بێژە من ڕئیسە یەکێتی بووم پەنجتانم کوشت ئێوە تاوانبارن بەوە ئێژن شەرعیەت ئەمە خەمزەکردنە پشت دووربینە حاڵیتە تۆ نە محتەوا دروست ئەەکەی نە مەتنەها بەدەسۆ نە قسە ئەزانی بکەی بۆتی ئەنووسن قسەکانیشت هیچی تیا بەسەر نییە خەڵکە کوردستان بۆی مهم نییە تۆ لە یەکێتی دەنگە هاورگە یا دەنگە نەهاورگە ئەو وەختێ ئێژێ من پەلامارە سێ نەفەرمدا گەرەکم و دەست بەسەریان بکەم ئەمانە مقاومەیان کردووە لە ئێمەیان کوشت و ئێمە کوشتنمان
جنازەکانیان وا لە پزیشکیەداد ئێژێ من حکوومەتم ویستگمامانە بگرم تۆیش ئمشەو ئەڕۆی دەیان لێ ئەکوژی ئێژی من سەرۆکە یەکەمە یەکێتیم دەنگە یەکەمە کۆنگرەم چوم ئەم فاسدانەی وا ئەو سێ نەفەرانە تۆپاند و بیانگرم دەست بەسەریان کە مقاومەیان کرد کوشتنم خەڵکینە خەڵکیشی ژێ باری کەڵا حەق و خۆتە ئەشەنەوە بیلا تۆ هاوسەرۆکی حاڵیت بوو مەشروعیەت واسە ئەنا تۆ وێسیاگی حاکم بە بەختێکی گەڕ لە سلێمانی بێ قەڵەمەکەی بخاتە اختیارەوە بێژێت تۆ حەقوا بە تۆ ئەوە من حکومم پێداوەتم حەقواوە تۆ بڕۆدایان بکوژە ئادەی 953 نەفەروانە ناوە ئەم دیبەیتە ئەوە من پەیمانە حەیدەری لە ئاخێزە کوردەوارە سەربەخۆ وتم لاهورە شێخ جەنگی حەق خۆتە بڕۆ دەیان لێ بکوژە نەسێ دەیان لێ بکوژە ماتەڵاویتە دە ئادێ بزانم شەو تا بەیانی دە ئەکوژی یانە کەواتە وەختی ئەو کارتە نەکردەمانە هەمووی فشەس بەرادەرانە تەرەفدارە لاهورە شێخ جەنگی و گیانە باوکتان هەم پارەکەتان فەوتیا هەم پلە و پۆستەکانتان فەوتیاگە وەکو عەقیدەکەتان پێیەکەن حاڵیتان بوو مەلا بەختیار دانە دانەتان وەموو هەڵکێش دەرتێرێت فاسدینە ئێوە و ئەزانە کۆبوونەوە لەسەر پارە و لەسەر فەساد ڕۆڵەی تیاتێتە دەرەوە خیرەتی بوێت بڕۆن سێتان لێ کوژیاگە پیاکتان تیانە دەمکاتەوە ئادەی دەمکەنەوە تەنیا قودرەتێک کە هەستان بیدەنەوە ئارام ئەحمەق قسەتان بۆ بکە ئۆ خەڵکین و لێما قومیاگۆمانە دزن و دەیکچی ئاخرەکەی وێ تۆچی ئەو من حکممدا ئەوە من چوار حکممدا نەگرا ئەوەی چاوتان پێکەوت خەڵکە کوردستان خەڵکە کوردەوار ئەوەی کە ئێوە ئەیبینن نەمایشێکە لە کەسانە بێدەسەڵاتێک کە بە گەوجاندنە ئەقڵە خەڵکی ژیانیان ئەچێ بەڕێوە لە هێزیان مەترسن لە خۆفشۆکردن و دەمانچەی دەستیان نەترسن ڕۆڵەیان لێ هەڵسێت دەرپێیان پێدا ئەکەنێت کەر یەکتەن ئەسلحەی پێوێ گورگیەی خوا با بزانە نەمانە وانە ئەها عەقیدەکەیان دوێکە لە ڕەستورانێکە ڕووی بوو فاسۆلیا بخوا ورگی زلکە عەقید بە پاسەوانەکانی نیم ساعت مقاومەتی نەکرد بابەگیان تۆ ئەگەر عەقید وێشە تۆزێ عەقڵە بوێ هۆشە بوێ بزانی گەمارۆ دریاگی پلانیان بۆ دانیاگە خۆت ناکەی وە ڕەستورانێکە فاسۆلیا بخۆی فاسۆلیایش ئەخۆی ئاگاد لە خۆتە شەڕەتەقەیش ئەکرێ نیم ساعت شەڕەتەقە ئەکەی ئەو هاتکە تۆ لە دەسەڵات لابووە تۆ ئەمە ئەفەهمی حاڵیت ئەوێ فاسد یا عەقڵە ئێوە و ئەنازەی مانگایە نییە وەلێ ورکتان و ئەنازەی مانگایەکە خۆتان ئەحمەقن یا خەڵک بە ئەحمەقەزانن ئەمە شەڕە ناوخۆیی خۆتانە کەوتگنە گیانی یەکتری هەڵدڕن جەماعەتە لاهور من بڕۆن دیبەیتەکانە پێشووتر بوێنەوە وتم گشتتان فودریان تۆمەتە ژار دەرخواردکردن فرە تۆمەتە پیسێکە پاک ناوێت تۆ لێتان وسکوت بوون زاتانە و قسە بکەن زاتانە و بێ لە میلە ئەسڵحە بێژی خۆت ژەهر دەرخوارد دەری خوێڕی تۆ ژەهر بەکارەوەی من پیاگەم گەرەکم بێ تۆ بکوژم ئەم لە ئەسڵحەکەمە دکوژم من سەدام حسێنە لەبیرە لە هۆڵەکە دانیشت بوو بە ڕەفیق حیزبیەکانی وتی خائین دەرۆ حەد لە پشت دیوارەکە ڕەمیان کردن ژاری نەداوە خەڵکی تۆ مەشیە وا جوابە مەلا بەختیارە بایەتەوە وا جواوە پاڤڵە بدایەتەوە بوتایە پاڤڵ من ئەگەر تۆ بکوژوم بە ڕۆژە ڕۆشن میلە دەمانچەکەم ئەهێنمەوە ئەینێمە سەرە تەپڵە سەرە ئۆتۆپێنەم ژار نادەم پێو
هایتە نەوزانی لە خۆت دفاعکەی. نا ڤاندامی سلێمانیە وا پخێکتان لێکن کونپیانیە بڕۆن دادەی بۆ من بێرن ئێوە لە شەڕێکا فەتحێکتان کردوێت شەڕ نەچوو بوون و 20 نەفەرتان لێ نەکوژریاوێت. ئەمە ئیسە تعلیق بوو لە منەدا ڕۆڵە. ڕۆڵە تۆ $7 فاسدتی کردگە هێزی تێتا نەهێشکە. ئەیکێ قرس سمت زلکردن بخوات وا ئیستیعمالەکەی ئازاری هەس. ئێوە کەوتگنە گیانی یەکتری وەکو سەگ ئەدڕن. کاورا سێ برایشی لەناو یەکێتیان مردگن. یەکتریتان کوشتگە من دوژمنە کوردم تێ هەڵدریاگ وا تۆ نەئەزانی کورد چییە، نەئەزانی دوژمن چییە، نەئەزانی سەرزەمین چییە، نەئەزانی کەرامەت چییە، نەئەزانی ئەخلاق چییە. وا ئێوە مشتێ فاسدن واوانە دەوروبەر لاهورە یەک لە یەک فاسدترن. دێوە قسە بوو کردی. ئەوە پەیام بوو دوای مەرگە 3 نەفەر لە ڕەفیقەکانی بەناوە خوای گەورە و میهرەبان. عزیزەکان و زەریفەکان و ئەڕۆینە یاد دادگا و دائەنیشین و ئیمتحانە ئیلاهیە و قەیناکە و هیچ مەکەن و ئەمە حکایەتە سیاسەتە لەم سەرزەمینە ئێمە یاران. مشتێ ئینسانە ئایکیو لە حەد بوزینا خەریکن مردمە ئێمە بەناوە ڕەحبەر ئیدارەکەن. ئەقڵە مردمە ئێمان برگەسە سەتحە خۆیان بردیانەسە ئاستە خۆیان هەروە گەوج و ئەحمەق و نادان. ئەم ڕێگە هەروە ئەڕۆی لاهورە شێخ جەنگی بە تەورە کولی فت بووگی چووگی ڕەفێقەکانیشە هەروە جال لە سۆحاوە کوڕم گەرەکە بێژن بێ بڕۆ دەر و مقاومە بکات تاوەکو سەگ بیتۆپێنن. ئێژن چوین دەست بەسەری بکەین مقاومەی کرد کوشتبان. هایتە نەوتوانی دوو پشیلە بێری تەخیابان لە دوێشەوە تا ئیستە. دوو پشیلە هات کاکە گیان لە دیبەیتەکەی منە جمێن مەدە پیاگی ئەوە سلێمانی ئەوە عەرز و ئەوە گەزم ئەوەنە دۆلاری مفتە خوارگە ئەوەنە دزی کردگە ملە بووگەسە پوت کوڕە حەیز دوێ کەسەیان لێتان تۆپاندگە ئەگەر پیاگی داوەزە خوار توش سێ بتۆپێنە. ئادەی بزانم ئەو پیاگە هەی ئادەی کورە تۆ سوحا تۆزێ سوورا و سپیا و بکە تۆزێ خۆتان زەریفکەن با تۆزێ نرخ پەیاکەن. ئێوە کەی پیاگن، ئێوە کەی ڕەفیقن، ئێوە کەی حەتا مافیان و ئیحترامتان بە خوێنە یەکتری نییە. کوردستان پێشکەشتان، سەرزەمین پێشکەشتان، خەڵک پێشکەشتان. کورە ڕەفاقەتە بینە خۆتان و ئەوەنە بێوەفان بەرامبەر بە یەکتری. دێ ئێوە بەشەرن. دا ئێوە خۆش.